کە من دەستمە بازارێک ڕێزم بێ دەگیریان بۆ نمونە لەگەڵ شۆفێری تەکسیەک سوار دەبم ئەوەندە ڕێزم بێ دەگرێت کە خۆم بە شەرمەزاری ئەو دەزانم ئەو بۆ من گەورەترین سامانە. بە درێژایی مێژوو کوردستان لە بوارە جیاجیاکان خاوەنی چەندین کەسایەتی جوان و گەوهەر ئاسا بووە. بۆی ئەم جاریان پێنووسەکەمان لە خزمەت گەوهرێکی سپی وەرزشە، پیاوێک کە هەردەم لە نۆستالیژیای وەرزشی ئێمە ئامادەجی هەیە، پیاوێک کە سەرەڕای ئەوەی خۆی نەیتوانی لە ناو یاریگاکان بەهۆی ئەندامەکانی جەستەی خزمەتێکی بەرچاو بە وەرزش بکات، بەڵام لە دەرەوەی یاریگاکان لەسەر شاشەی تەلەڤزیۆن و ناوستۆدیۆ و بەردەم مایکی ڕادیۆ و نووسینی سەر ڕۆژنامە و گۆڤارەکان بە قوڕگ و بیرکردنەوە و زیرەکیەکەی ناوی خۆی لە جیهانی وەرزش بە گەورەیی نووسیەوە. سالار جەلال ئەو پیاوەی تەمەنی بە وەرزش بەخشی. سەرەتای چیرۆکەکەمان لە شاری بەغدادەوە دەست پێ دەکات. ساڵی 1968 و گەرمایەکی تاقەت پڕوکێم بەرۆکی شارەکەی گرتووە بەهۆی هاتنی وەرزی هاوینەوە. پیاوێکی کورد بە ناوی جەلال عەبدوڵڵا بۆ کارکردن و بژێوی ژیانی خێزانەکەی ڕووی لە شەقامەکانی بەغداد کردووە و کاری کرێکاری ئەنجام دەدات. لە کاتی هاتنە خوارەوەی ئارەقەی ماندووبوونی لە شەقامەکان هەواڵی ئەوەی پێدەگات کە خوای گەورە بە بەخشینی منداڵێک بەسەری کردوتەوە. منداڵێکی کوڕ لە دوای 4 منداڵی کەس دێتە دنیاوە و دەبێتە 5ەم منداڵی ئەم خێزانە و ناوی لێدەندرێت سالار. سالار هەر لە زگماچیەوە کێشەی دوو لە ئەندامەکانی جەستەی دەبێت کە ئەوانیش دەست و قاچێتی. بۆ ئەم مەبەستا چەند نەشتەرگەریەک لە شاری هەولێر ئەنجام دەدرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیەی. نەشتەرگەریەکان ئەنجام دەدرێن و چارەسەری کاتی دەست و قاچەکانی دەکرێت، بەڵام چارەسەری یەکجاری و ئاساییکردنەوەی نابێت. ئەم منداڵە بچووکە هەر لە سەرەتاوە زۆر حەز بە سەیرکردنی تەلەڤزیۆن و خوێندن و وەرزش دەکات و لە خوێندندا پێشەنجی پۆل و قوتابخانەکەی بووە و هیچ کات هەستی بەکەم ئەندامی نەکردووە و بەردەوام بە زیرەکیەکەی ناسراو بووە لە لای دەوروبەرەکەی. سەرەڕای حەزکردنی بە وەرزش، بەڵام بەهۆی تەندروستی خۆی و کەم توانایی لەشیەوە زۆرترین کاتەکانی منداڵی لە کۆڵانەکانی سەیداوە بە دیار سیرکردنی یاریکردنی برا و هاوڕێی منداڵی بەسەر بردووە. لە تەمەنی 8 ساڵیدا سالار جەلال لە ڕێگای تەلەڤزیۆنی دراوسێکەیانەوە بۆ یەکەم جار سەیری یاری تۆپی پێ دەکات و یەکەم ترپەی لێدانی دڵی بۆ جیهانی تۆپی پێ لێدەدات. دواتر لە تەمەنی 14 ساڵی لە ڕێگای پایسکیلەوە بەردەوام سەردانی گۆڤار و ڕۆژنامە فرۆشەکان دەکات بۆ ئەوی بتوانێت هەواڵ و بابەتە وەرزشیەکان بخوێنێتەوە. لە ماڵەوە دەفتەری خوێندنی خۆی پڕ دەکات لە وێنەی ڕەش و سپی ئەستێرەکانی تۆپی پێ. سەرەتای خولیای ڕاگەاندنی وەرزشی سالار جەلال لە سیرکردنی بەرنامەی وەرزشی تەلەڤزیۆنە عێراقیەکانەوە دەستی پێکرد و زۆر سەرسام بووە بە پێشکەشکاری خوالێ خۆشبوو مؤەیەد بەدری و لەژێر کاریگەری ئەودا بووە. بەهۆی شارەزایی زۆر و ئارەزووی بۆ زمانی عەرەبی ڕوو لە شاری مووسڵ دەکات و لە کۆلێژی زمان بەشی عەرەبی دەست بە خوێندنی زانکۆ دەکات. بەهۆی خولیای زۆر و ئاڵوودەبوونی بۆ سیرکردنی یاری تۆپی پێ، باوکی سالار ئامێرێکی تەلەڤزیۆن لە هەولێرەوە دەبات بۆ بەشە ناوخۆی زانکۆی مووسڵ. دواتر بە شێوەیەکی مەیدانی لە ساڵی 1995 لە ڕێگای کۆمەڵێک ڕۆژنامەی ئەو کات وەک نووسەری وەرزشی کۆمەڵێک وتاری جۆرا و جۆر بڵاو دەکاتەوە. دواتر لە ساڵی 1998 بۆ یەکەم جار سالار جەلال لە ڕێگای پێشکەشکاری ئەو کاتی تەلەڤزیۆنی گوڵان مامۆستا حاجی مەحموود عەزیز بانگهێشتی سەرشاشە دەکرێت و شیکردنەوە بۆ مۆندیالی 98 فەڕەنسا دەکات. یەکەم دەرکەوتنی سالار جەلال و شیکردنەوە و زانیاریەکانی دەبێتە جێگای سەرنج و ڕەزامەندی بینەران و ئەمە ژوا دەکات سالار جەلال بەردەوام بێت لە کارەکەی و هەروەها هەواڵە وەرشیەکانی تەلەڤزیۆن و ڕادیۆی گوڵانیش ئامادە بکات. باشم لەبیرە لە بەیانیەکدا کە کاتەکەی بۆ دەستنیشان کرابوو بۆ تۆمارکردنی بەرنامەکە منیان بردە ستۆدیۆ باسی کۆمەڵەی بەرازیلم کرد، کۆمەڵەی یەکەم بوو، ینی باشم لەبیرە سوپاس بۆ خوای گەورە، ینی سەرەتا کە کامیرەم بینی لە پێش چۆن ئێستا کامیرەوە لە پێشمە کە کامیرەم بینی وام زانی دێوێزمەیەک لە پێشمە. لە سەرەتای زستانی ساڵی 2001 کەناڵی گوڵان بڕیاردەدا دیاریەکانی تۆپی پێ بگوازێتەوە و سالار جەلال وەک یەکەم کۆمنتاری وەرشی بربژێر دەکرێت بۆ گواستنەوەی یاریەکی چامپیۆنز لیگ
و سەرکەوتوو دەبێت لە کارەکەی و دەستخۆشیەکی زۆری لێ دەکرێت. بۆی دوای ئەم سەرکەوتنەی دەبێتە یەکەم کۆمنتاری کورد یاری کۆتایی چامپیۆنز لیگ و یاریەکانی خولی ئینگلیزی و خولە بەهێزەکانی ئەوروپا بگوازێتەوە. بەهۆی توانا و خولیای زۆری بۆ یاری تۆپی پێ هەندێک جار لە ڕۆژێکدا کۆمنتاری بۆ 4 یاری تۆپی پێ کردووە. ینی مرۆڤ دەبێت یەکەم جار خۆی پێ بگەین، ئەگە ئارەزوەکەی نەبێت، ئەگە حەزەکەی نەبێت، ئەگە متابعەکەی نەبێت مەحاڵە. دواتر لە ساڵی 2002 بۆ یەکەم جار ستۆدیۆی وەرزشی بۆ یاریەکانی مۆندیال دادەنێت و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە یەک کاتدا هەم شیکردنەوە بۆ یاریەکان دەکات و هەم کۆمنتاری ئەنجام دەدات. یەکەم کەس بۆ لە کەناڵی ئاسمانی هەواڵی وەرزشی و بەرنامەی وەرزشی پێشکەش بکات. لە ساڵی 2006 لەگەڵ جەلال پەرێشان وەک دوانەیەکی جوان کۆمنتاری و شیکردنەوە بۆ یاریەکانی مۆندیال دەکەن و دەبنە جێگەی ڕەزامەندی دیاری بینەرانی کوردستان. بەهۆی نەبوونی ڕۆشنبیری وەرزشی ساڵی 2014 هەندێک هاندەری دەروون نەخۆش هەڕەشە لە سالار جەلال دەکەن بەهۆی شکستی تیپەکان لە مۆندیال. ئەمە دەبێتە هۆی برینێکی گەورە لەسەر دڵی سالار جەلال و بەم هۆیەوە بڕیاری ئەوە دەدات واز لە کۆمنتاری بهێنێت. یەکێک لە هەوادارانی بەرازیل پەیوەندی پێوە کردم و هەڕەشەی لێکردم. هەڕەشەیەکی توندیش بوو، هەڕەشەی نەک هەڕەشەی ئەوە بوو، یعنی قسەی ناشرین و تا گەشتە هەڕەشەی کوشتنیش. من ئەوە دوایاریمە کاری بێژەری دەکەم، زۆر داوای لێبوردن دەکەم، تەندروستیم باری خێزانیم دەرفەتم پێنادا چیتر بەردەوام بم. بەڵام دوای ئەوەی ڕاگەیاندکاران و بینەران و دەستگا وەرشیەکان کەمپینی گەورە ئەنجام دەدەن و داوای گەڕانەوەی سالار جەلال دەکەن، گەوهرە سپیەکەی وەرزش دووبارە بڕیار دەدات بگەڕێتەوە بۆ لای عاشقانی تۆپی پێ. هێرشێکی دیکە بۆ یاریزان نیمار دا سیلڤا. نیمار دەڕواتن. نیمار مسی گۆڵی دووەم. لیۆنێل مسی گۆڵی دووەم بە لێدانی سەر. نیمار گۆڵ دەکاتن و گۆڵ دروست دەکات. گۆڵی دووەم بۆ یانەی بەرشلۆنە لە ماوەی 7 خولەکدا. بۆ ماوەی 15 ساڵ لە ڕێگای ڕادیۆکانەوە ڕۆژانە بەرنامەی ڕۆژانەی وەرزشی پێشکەش کرد. زیاتر لە 20 ساڵ وەک کۆمنتار بە زمانی شیرینی کوردی خزمەتی بەکاری کۆمنتاری وەرشی کردووە. ئێستا بەهۆی تەندروستیەوە دکتۆر کۆمنتاری لێ قەدەغە کردووە. 27 ساڵە خزمەتی وەرزش دەکات و گەنجینێکی لە بن نەهاتووی وەرزشە و تا ئێستاش بەردەوامە. سوپاس گەوهرە سپیەکەی وەرزش. هیچ کات ناو و دەنگ و نووسین و شیکردنەوەکانت لە هەزری ئێمە ون نابن. نازانم سوپاسی ئەو ڕۆژانە بکەم کە بەدەم ڕادیۆ گوێمان لە هەواڵەکانت دەگرت، یاخود سوپاسی ئەو ساتانە بکەم کە بە دەنگە ئەفسوناویەکەت لە کاتی کۆمنتاری تۆپی پێت عاشق بە ئێمە دەکرد. ئەیچی بڵێم بۆ کاغەز و پێنووسەکەت کە وەرشی لای ئێمە جوانتر دەکرد. ئێستاش ئێمە هەر ئەو هەوادارە عاشق بە تۆپەی جارانین. کاتێک کە تۆ لەسەر شاشە دەبینین دووبارە ترپەی دڵمان بۆ تۆ تۆپ و یاریگا لێ دەداتەوە. دووبارە تۆپی پێ ڕاستەقینە لەبەر چاومان وێنەی بۆ دەکێشرێت. سوپاس سالار جەلال.